من سێ ئەندامی ڕێکخراوەکەم کە چاودێری پرۆسەی هەڵبژاردنیان ئەکرد لە سێ قوتابخانە، بەڵێ من 200 ئەندامم هەیە کە چاودێری پرۆسەی هەڵبژاردنەکان بکەن، بەڵام سیانیان دەستگیر کراون لە مەنتیقەی خەبات لە مەکتەبەکانی ڕێزەی کچان و هەروەها 11 ئازار لە هەروەها قوتابخانەی شەید حەمە ئەمین لە کاتژمێر 11 بۆ 11:30 هیچ دەنگێکیان نییە. بە هیچ شێوەیەک تەلەفۆنیان بۆ ئەەکەم جواب نایەنەوە، باوکی یەکێک لە ئەندامەکانم ئەویش بە هیچ شێوەیەک دەنگی نیە دیارەکە بۆ هەواڵ و بە دوواداچوونی کچەکەیدا ڕۆیشتووە، هیچ هەواڵێکی دەست نەکەوتووە، ئەویش بە هەمان شێوە لەو کاتەوە دەنگی نیە و بە هیچ شێوەیەک جوابی پەیوەندیەکانم نادرێتەوانێ لەلایەن ئەندامەکانی ڕێکخراوەکەمەوانێ و سەبارەت بەوەش کەمێک پێش ئێستا پەیوەندیم کرد بە کاک خالی دەوانێت کە بۆ ئەوەی هەواڵی ئەو سێ ئەندامم بزانم کە چۆن و بۆچی و لە کۆن و بۆ دەنگیان نییە و پێیوتم کە جوابت ئێمەوانێت تا ئێستا هیچ جوابێکیان نییە. لێرەوە داواکارم لە ڕێکخراوەکانی تری کۆمەڵگەی مەدەنی بۆ ئەم پرسە بێنە سەردەنگ، چونکە ئەمانە ئەندامی کۆمەڵگەی مەدەنین و پێویستە ڕێز لە چالاگوانانی کۆمەڵگەی مەدەنی بکرێت و پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە بۆ هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕۆژنامەنووسان هەیە کە چاودێری پرۆسەکە بکەن و ڕووماڵی پرۆسەکە بکەن و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. تا ئێستا هیچ دەنگێکیان نییە بەپێی ئەوە بێ باوکی یەکێکیان ئاماژەی بەوەدا کە ئەوانی ناسیوەتەوانی ئاسایشم بەجلی مەدەنیەوە لە ناو قوتابخانەکە بوون. ئەمە قسەی باوکی یەکێک لە ئەندامەکانمە و ئیتر لە دوای ئەوە ئەویش هیچ دەنگێکی نەماوە. چاودێرەکانی تردان چۆنە؟ چاودێرەکانی ترمان هیچ کێشەیەکیان نییە و لە قوتابخانەکانن چاودێری لە کاتژمێر 11 بۆ 11:30ەوە وەڵامی هیچ پەیوەندیەک نادانەوانێ. تا ئێستا من وەڵامم دەست نەکەوتۆ تا هۆکارەکەی بزانم بۆچی، منیش چاوەڕێی وەڵامم بۆ ئەوی بزانم ئەو سێ ئەندامی ڕێکخراوەکەی من لەسەر چی دەستگیر کراون. ڕێکخراوەکەتان بۆ چاودێری لە بەیانی و پرۆسە هەڵبژاردنتان چۆن بینیوە؟ چۆن چاودێریتان؟ تا ئێستا پرۆسەکە بە باشی ڕۆیشتۆ بەڕێگاوە و هەروەها وەکو ئەوەی کە من ئاگادارم لەلایەن ئەو ئەندامانی کە چاودێری پرۆسەکەکەم باشم، بەڵام تەنها ئەوەی ئەو سێ ئەندامەی من کە ئەمەش کە خەلەل ئەخاتە سەر پرۆسەی دیموکراسی لێرە و داواکارم لە دەستگا پەیوەندیدارەکانی سلەیمانی هەرچی زووە بێنە سەرخات بۆ ئەوەی من ئەو سێ کەسەی ڕێکخراوەکەم دەنگیان هەبێت. باجی فەرمیان هەیە ڕێکخراوەکەی من پێش پرۆسەی هەڵبژاردن چوومە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان خۆم چووم 200 باجم بۆ ئەندامانی ڕێکخراوەکەم کردووە کە چاودێری پرۆسەی هەڵبژاردنەکە باجی فەرمیان هەیە. باشە ئەو سێ ئەندامە و ڕێکخراوەکەی تۆ هیچ کێشە و گرفتێکی یاسایی و کۆمەڵایەتیان نەبووە؟ نەخێر دوان لە تەنانەت دوانیان کچن، یەکێکیان کوڕا و ئەوەی کە لێرەیە مەساتە باوکی یەکێک لە ئەندامەکانیشم دەنگی نییە کە چوە بۆ بە دوواداچوونی هەواڵی کچەکەی. ئێوە بەنیازی چی نەگەتاوە تا کاتژمێر 6 دەنگیان نەبێت؟ ئەگەر هیچ دەنگێکیان نەبێ ئێمەش ناچارین لەلایەن خێزانەکانی ئەو بنەماڵەوە هەروەها ڕێکخراوەکەی منەوانێ ئەو کاتا هەڵوێستی یاساییمان هەبێت. سپاس. من چرا شەماڵ سەرۆکی ڕێکخراوی بیرناس بۆ توێژینەوەی ئەکادیمی لە سلێمانی. بەخێراتن.